بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 65 دادوەر و ئەندامی داواکاری گشتی لەسەر دۆخی دەسەڵاتی دادوەری هاتنە دەنگ و نەخشەڕێگایەکیان بۆ چاکسازی و بەهێزکردنی دەسەڵاتی دادوەری ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان کردووە. ئەو 85 دادوەر و ئەندامی داواکاری گشتی لە کۆی 408 ئەندام و داواکاری گشتی هاتونەتە دەنگ و داوا دەکەن کە یاسای دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان و داواکاری گشتی هەموار بکرێتەوە و دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی سربەخۆیی کاریێڕی و داراییان هەبێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کوێ دەسەڵاتی دادوەری پێویستی بە هەموارکردنەوە هەیە و چ چاکسازیەک دەبێت لە دەسەڵاتی دادوەری بکرێتەوە. بۆچی لە ماوەی ڕابردوو دەسەڵاتی دادوەری بەرکی خۆی هەڵنەستا و لە بەرامبەر موچەبڕین و گەندەڵی و هەروەها نەشەفەفێتی بواری نەوتیش هەڵوێستێکی ئەوتۆی نەبووە. لەگەڵمان 85 دادوەر و داواکاری گشتی نەخشەڕێگایەک بۆ بەهێزکردن و چاکسازی لە دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکەن. لە بەیاننامەکەیان 85 دادوەر و داواکاری گشتی نەخشەڕێگاکەیان بڵاو کردەوە و دەڵێن بۆ ئەوەی سنووری هەر سێ دەسەڵاتی هەرێم ڕوون بێت و یاسا سەروەر بێت پێویستە لە خولی پەرلەمانی ئێستا پرۆسەی ئامادەکردنی دەستور و ئەنجامدانی ڕاپرسی لەلایەن هاوڵاتیانەوە تەواو بکرێت. لە بەشێکی دیکەی بەیاننامەی ئەو 85 دادوەرەدا ئاماژە بەوە دەکەن پێویستە یاسای دەسەڵاتی دادوەری ژمارە 23 ساڵی 2007 هەموار بکرێتەوە بەو ئاراستەی کە سەرۆکی دەسەڵاتی دادوەری هاوشێوەی دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردنی بپارێزرێت لە هەمان کاتیشدا ئەنجومەنی دادوەری بودجەی تایبەت بەخۆی هەبێ و پێویستیشە بەڕێوەبەراتی پۆلیسی دادوەری لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و لەسەر ئاستی هەر چوار پارێزگاکانی هەرێم دابمەزرێت. پێشنیازێکی دیکەی 85 دادوەرەکە ئەوەیە دەستگای داواکاری گشتی یاسایەکی تۆکمەی باشی بۆ دەربچێنرێت و سربەخۆیی دارایی و کارگێڕی دەستگاکە فراهەم بکرێت. سەبارەت بە قاچاغی خاڵە سنووریەکانیش ئەو 85 دادوەرە لە نەخشەڕێگەکەیاندا داوا دەکەن بە مەبەستی کۆنتڕۆڵکردن و ڕێگەگرتن لە قاچاغی خاڵە سنووریەکان گرنگی بە دادگاکانی گومرگی بدرێت و ئەو دادگایانە لە نێو دەواازە سنووریەکان یان یەکە کارگێڕیە نزیکەکان بکرێنەوە. نەخشەڕێگەی 85 دادوەرەکە بۆ چاکسازیکردن لە دەسەڵاتی دادوەری لە کاتێکدایە هاوڵاتیان متمانی بە دەستگای دادوەری کەم بۆتەوە و بەشێکیش لە پەرلەمانتاران دەڵێن ئەنجومەنی دادوەری سربەخۆیی خۆی لەدەستدا و لەلایەن حزبەوە زۆرینەی دادوەرەکان دانراون. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز دادوەر گۆران عەبدولخالق بەرزندی دادوەر لە دادگای بەرایی سۆرانمان کردووە. کاک حاکم زۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو هاتنە دەنگی ئێوە وەکو 85 دادوەر و ئەندامی داواکاری گشتی و نەخشەڕێگاکەتان لە پێناوی چییە؟ بەڵێ زۆر سوپاس بۆ چاوپێکەوتنەکەتان، سوپاس بۆ ئەو راپۆرتەی کەوە پێشکەش کرا. دیارە زۆر بابەتی ڕوون کردەوە کەوا لە ئەو بڵاوکراوەی کەوا هاتووە لە پێشنیارەکەی 85 بەڕێزان دادوەر و ئەندامانی داواکاری گشتی. سەبارەت بەوەی کە بە پێویستمان زانی ئێمە وەکو دادوەران و ئەندامانی داواکاری گشتی بە هەستکردنمان بە پرسیارەتی بە تایبەتی کە لە دۆخێکی وەکو ئەمڕۆدا هەست بە مەترسیەکی زۆر دەکەین لە داڕوخانی سیستەمی دادوەری بە شێوەیەکی وا کە ئێمە پێویستە ئەو دامەزراوانەی خۆمان وەکو کوردستان ئەو دامەزراوانە بپارێزن و پاڵپشتی ئەو پرۆژە چاکسازی گشتی بکەین کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندرا بوو. بەڵێ زۆر باشە، بەس سەبارەت بۆی کە ئێستا باس لەوە دەکرێت کە دەسەڵاتی دادوەری دوایی دێنە سەر ناوەڕۆکی پرۆژەکە، بەس بۆچی ئەوەن دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بە ئەرکی خۆی هەڵنەساوە بۆ نمرە لە بەرامبەر موچەبڕینە، لە بەرامبەر گەندەڵیە، لە بەرامبەر بڵین ئەوەی کە لە خاڵە سنووریەکان دەگوزارێت، هۆکاری چییە؟
باڵە دیارە دەسەڵاتی دادوەریش و یەکێک لەو دەسەڵاتانەیەکەوە لە هەرێمی کوردستاندا با بڵێن لە ماوەی 30 ساڵی ڕابردوو و بە چەندین قۆناغ تێپەڕیوە و بەداخەوە ینی شێوەیەکی وا بووە کە قۆناغ بە قۆناغ لاواز کراوە دەسەڵاتی دادوەری تا گەیشتۆتە بەم ڕۆژە بەداخەوە کەوا لە ساڵی 2010 کە کۆمەڵێک دادوەر لە دادگای تەمیز کە بەرزترین دادگای لە هەرێمی کوردستان دەسەڵاتی هەیە دەسەڵاتی ڕێقابی هەیە بەسەر دادگاکانی تر بەداخەوە کەوا دەستێوەردانی لایەنی حیزبی کەوتە ناو ئەو هەیئە بەرزەی وای کرد کەوا ئەوێن دەریش بە دەرنەبی لە جومگەکانی تری دەسەڵات کە پێویست بوو بپارێزرێتن بۆ سومعە و بۆ ناوبانجی هەرێمی کوردستان بەداخەوە دادوەر دانران کەوا پێنجیان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دیارە پێشنیار کرابوو پێنجیان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پێشنیار کرابوو ئەوانە بەڕاستی یعنی بۆ دەنگۆیەکی ئیعلامی ئەوە مانایەوەنی ئەو دادوەرە بە ڕێزانێکەوە دانراون دادوەری باشنین بەڵکو دادوەری زۆر چاکن بەڵام پێویست بوو بە هەڵبژاردن بێ پێویست بوو بە ڕێگایەکی وا بێتن کەوە تانیان لێ نەدرێتن و لە داهاتوشداکەوە دیتمان مەسەرەن ئەو بابەتانێکەوە دێتە پێش هەر بڕیارێک دەربچێتن ئەگەر بڕیارەکەش 100% یاسایی بێتن ئەوە بەداخەوە یعنی تانەی لێ دەدرێتن و لەلایەن با بڵێن دەستگاکانی ڕاگەیاندنەوە لەوانەیە شێویەک دروست بیتن ئەوەش هەمووی سەرنجامی ئەو با بڵێن ڕێگە نەدەتوانین بڵێن ڕێگە ناشەرعیە بووکەوە ئەو بەڕێزانەی پێدەست نیشان کران و دەسەڵاتی دادوەری بەو هۆیەوە یعنی ناتوانیتن سەر بەخۆی خۆی بپارێزیتن بە تایبەتی کەوا بینیمان لە کەمکردنەوەی موچە کە بەداخەوە کە پێویست بوو دەسەڵاتی دادوەری ئەوە خۆی بپارێزیتن و بارودۆخی ئەو خێزانی دادوەری بە هەموو بەشەکانیەوە بە دادوەری بە لێکۆڵەرەوەی دادوەری بە یاریدەدەری دادوەری بە ئەندامەکانی تر مۆزەفەکان کەوا بتوانی دادگاکان بپارێزیتن لە دەستێوەردان ئەویش کەوتە بەر بڕیاری دەستگاکانی با بڵێن جێبەجێکردن و بڕیارەکە لە سەویش جێبەجێکرا کە دەبوایە بەلایانی کەم ڕاوێژ و پرسی پێ بکرێتن بەڵێ زۆر باشە بەس بۆ موچە بڕینەکە بڵین جگەلەوەی کە ئەوەی کە موچەی بڵێن دەسەڵاتی دادوەری و بڵێن ئەندامانی سەر بە و دەستکاری کرا موچەی خەڵکیش بڵێن لە ڕابرد و پاشکەوت کرا ئێستا بڕین بەرداوامە بۆچی هەڵوێستێکی یەکلاکەرەوە نییە لەو بارەوە ئەوە جگەلەوەی کە بەڕێستان و چەند دادوەرێکی 61 دادوەر پێشتر بەنامەتان دەرکرد بوو و داواتان کرد بوو کە کۆتایی پێبێنرێ بە سەڵوێستێکی کۆی گشتی نیە لە ناو دەسەڵاتەکە کە 408 دادوەر و ئەندامی داواکاری گشتیە نزیکەی 100ێکیان دەنگ هەڵ ببڕن کاک حەچیمی بەڕێز جەناب دەزانین دەسەڵاتی دادوەری بەرپرسە لەو کەسانەی کەوا تەمسیلیان دەکات لەو کەسانەی کەوا با بڵێن نوێنەرایەتیان دەکاتن ئەوش وەکو دەسەڵاتێک ئەو بەرپرسە لە خێزانی دادوەری کە پێویستە بەرگریان لێ بکاتن بەڵام لە کۆی سیستەمەکە کە تەمەشا دەکەی وەکو فەرمانبەران وەکو باقی چینی توێژەکانی تر ئەوانە بەڕاستی پەرلەمان پێویستە بە ئەرچی خۆی هەڵبستیتن پەرلەمان ڕێگە نەداتن ئەسڵەن ئەو پێشێلکردنە یاساییە بەردەوام بێ یاواتە ئەرچی پەرلەمانە کە نوێنەراتی خەڵک دەکا بەگشتی نەوەک دەسەڵاتی دادوەری بەڵ دەسەڵاتی دادوەری دەتوانێت وەکو دادگاکان ئەگەر لە مستەوای دادگاکان بێ ئەگەر داوایەکی هاتە پێشی بە پێی یاسا بڕیاری لەسەر بداتن بەڵام داکۆچیکردن لە مافەکانی ئەندامانی خێزانی دادوەری ئەو ئەرکێکی سەرەکی دەسەڵاتی دادوەریە کە پێویستە بەرگری لێ بکاتن و ئەو ڕێژەیە کە جەنابەت باز دەکەی کە ئێمە مەسەلەن نزیکەی 85 کەس کە ئەو بڵاوکراوەمان بڵاو کردەوە و وەکو نامەیەکی کراوە بوو بە هەرسێ سەرۆکایەتیەکە و لەوانیشدا بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری دیارە ئەو مەبەستی مە ینی ئەو بەشە خەڵکانێکی زۆریشکەوە لە وەکو دادوەر و ئەندامانی داواکاری گشتی پشتگیری ئێمەیان کردووە بەڵام بە هۆکاری جیا بە هۆکاری تایبەت ناویان نهاتووە نەوەک ئەوانی کە پشتگیریشیان کردوین
هەر بێدەنجیان وەکو پشتگیریە یعنی بێدەنگی وانە لە ئاست ئەو چاڵاکیانێکەوە ئێمە دەینوێنین کەوا چاڵێکی هەمووی یاساین هەمووی لە خەمخۆریە ئەوانیش کەواتە السكوت علامة الرضا أما وكو لقانون دەڵێن في معرض الحاجة السكوت علامة الرضا في معرض الحاجة إلى بيان كوا أوانا لكاتي مادام بێدەنجیان هەڵبژاردوو کەواتە ئەوانیش لەگەڵ ئێمەە بەڵام بە شێوازێکی تر باشە بەس بۆ موچەبرینەکە دوایی بە درێژ لەسەر نەخشە ڕێگاکەتان دەوەستین ئێستا مەسلەی موچەبرینەکە ڕاستە خودی پەرلەمان ڕاستی بکاتەوە نەکو دەسەڵاتی دادوەری بۆچی بێگومان پەرلەمان نوێنەری خەڵکە پەرلەمان چاودێرە لەسەر کارەکانی ئەنجومەنی وەزیران ئەو ئەگەر پێشێرکردنێکی یاسا هەبوو مەفروزە ڕای بگرێتن و قبولی نەکاتن بەڵام وەکو دەسەڵاتی دادوەری تەنها پەیوەستە لەسەر بەرگریکردن لەو ئەندامانی خێزانی خۆیکەوە سەر بە دەسەڵاتی دادوەرین کەوا نەدەبایە بە هیچ شێوەیەک ڕێگە بدرێتن دەسەڵاتی دادوەری ئەوەش یعنی وەکو سربەخۆی یعنی پازدانە لەسەر سربەخۆی دەسەڵاتی دادوەری لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن کەوا دەستی لە موچەی ئەو خێزانەش وەردا خێزانی دادوەری زۆر باشە لە نەخشە ڕێگاکەتان ئێوە باس لەوە دەکەن کە پێویستە یاسای دەسەڵاتی دادوەری ژمارە 23 ساڵی 2007 هەموار بکرێتەوە کوێی ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە کە بۆی کە دەسەڵاتی دادوەری بەهێز بکرێتەوە دەبی کوێی هەموار بکرێتەوە بەڵێ دیارە کە پێویستە مەسەلەن ئەو خاڵە گرنگانەی کە ئێمە پێمان وایە پێویستە کە تێدا هەبیتن بە تایبەتی هەڵبژاردننی ئەو بەڕێزانەی کەوا لە ئەندامانی وەکو ئەندامانی تەمیزە لە محکەمەی تەمیز پێویستە بە هەڵبژاردن بکرێتن و هەروەها ئەوانەی کەوا دەبنە سەرۆکی دادگاکانی تێهەڵچوونەوە پێویستە بە شێوەیەکی لە هەر شێوازێک بیتن بە شێوەی هەڵبژاردن بیتن ئەوە لایەنێکی زۆر گرنگە بۆ سربەخۆی دەسەڵاتی دادوەری و هەروەها پێویستە چەند بەڕێوبەرایەتیەکی گشتی لەناو دەسەڵاتی دادوەری و ئەنجومەنی دادوەری بڕیاری لەسەر بدرێتن و لە یاساکەدا باز بکرێتن کە گرنگترینیان وەکو بەڕێوبەرایەتی گشتی بوجە بیتن و بەڕێوبەرایەتی گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندن بیتن و هەروەها لە چەند بەڕێوبەرایەتی گشتی وەکو دیوان و ئەوەی کە بە تەفسیلی بە وردی هاتووە لە لەو بڵاوکراوەیە ئەوانە هەموو ئاماژەی پێکراوە پێویستە بەو شێوێ دەستکاری بکرێتن کە سربەخۆی دەسەڵاتی دادوەری پارێزراو بکات باشە بەس سەبارەت بە دیاریکردنی دادوەرەکان ئێستا دادوەرەکان دەسەڵاتی جێبەجێکردن بڵین سەرۆکایەتی هەرێم ئەوە دەیان دەمەزرێنێت ئێوە دەتانێت بۆی دەسەڵاتی دادوەری سربەخۆ بێ خۆی لەناو دەسەڵاتەکە هەڵبژاردن بکرێ یاخود دوور لە دەستێوەدانی حزب بێەوەی کە وەکۆی کە لە پێشتور کراوە کە پارتی ویکێتی 5/5 دابەشیان کردووە دادگای پێداچوونەوە بەڵێ پێمان وایە پێویستە ضروریە لەلایەن ئەنجومەنی دادوەری لەلایەن ئەنجومەنی دادوەری تەرشیحی ئەو قاضیانە بکرێ ئەو دادوەرانە بکرێ کە مؤهلن کە کەفاءەتیان تێدایە و پاشانەکە ئەوانە یعنی شێوازێک دابدرێتن دوور لە شێوازی دەستێوەردان شێوازەکان زۆرن دەکرێت شێواز دابدرێ بۆ نمونە تاقی بکرێنەوە بۆ نمونە دەوراتیان پێ بکرێتن لەبەرەوەی ئەوانە دەچنە مەناسبی زۆر بەرزتر و پاشانەکە بەپێی کەفاءەتیان بەپێی دەرچوونیان بۆ بەپێی ئیمکانیەتیان بەپێی ئەقدەمیەتیان ئەوانە دادەن یعنی مجموعە خاڵێکی وا دابنێن کە ئەوانەی کە دەچنە ئەو شوێنە بە ئیستحقاقێکی تەواو بچن و کەس نەتوانێت تانیان لێ بدا یعنی ئەو بەڕێزانەی کە لەوێن دەرن ئەوان بە هەموو شێوەیەک ئەوە ڕەت دەکەنەوە کەوا تانیان لێ بدرێتن و کە بەو ڕێگەیەوە هاتن بەڵام بەداخەوە یعنی ئەوەک نەبووە ڕێگایەکی تەندروست کە تاوەکو ئێستا ئەوانە بگەنە ئەو شوێنانە هەتا وەکو دوور بن لە هەموو تانە لێدان باشە بەس بە دیاریکراوی بۆی لاوی بینەران ڕوون بە ئێستا پرۆسەی بوون بە دادوەر لە کوردستانە چۆنە ینی کێ دەستنیشانیان دەکات لەکوێوە فەرمانیان بۆ دەرەچێ بەوەی کە ببن بە دادوەر و ئەندامی داواکاری گشتیش بەڵێ خۆشبەختانە بۆ ڕایگشتی خۆشبەختانە ئەوەی باز دەکەین کەەوە لە 2011ەوە
یەکەم دەورەی پەیمانگای دادوەری لە هەرێمی کوردستان کەوا قوتابیانی وەرگرت نێزیکەی 60 قوتابی بوو دەوروبەری ژمارەکە بەو شێوەیە بوو و پاشانەکەش لە 2013 دەورەیەکی تری وەرگرت کەمە و دەورەی 2013 بووین لە 2015 دەرچوین ئەو با بڵێن ڕێگایە کە چوونە ناو پەیمانگای دادوەریە دیارە پێش ئەوەی کە بچێ ناو پەیمانگای دادوەری بە کۆمەڵێک تاقیکردنەوە یەکەم دەبێ خزمەت لە 10 ساڵ کەمتر نەبێ يعني ما هر يك لخدمة لواني 15 صار من خم 17 صار خدمتهم هبو لمجالي محامات ومهم لدى صار خدمتي كم ترنبه وباش أنا كدتيت ناو تاقي كرنوي شي قرص كتاقي كرنوي تحريرية دواي أوج تاقي كرنوي كي زارة شي بيدكري باش أنا كاختباراتي صحي بيدكري باش أنا كمقابلة بيدكري كومالك فلترة تاو كل بيمانجاي دار دوري ورد جيرتون دواي تخرج دكا يعني ل 2011 ئێمە دەستمان بەو پرۆسەیە کردووە شکر لۆ خوای گەورەی کە توانیتمان تا حدێک یعنی دەسەڵات ئەو دادوەرانەی کە دەردەچن لەو پەیمانگای دادوەریە دوور بن لە منەتی هیچ کەسێک و بە توانای خۆیان گەیشت بنە ئەو شوێنە لەوانەیە تاک هەبێتن کەوا لێوێن دەریش دەرچواندرێ بەڵام بەگشتی پرۆسەیەکی زۆر ڕێک و پێکە کەوا دادوەر دەتوانێت لێوێن دەربچێتن بەڵام ئەوەی کە کارەساتە لە ساڵی 91ەوە دیارەکە دوای ئەوەی کە با بڵێن ڕاپەڕین ڕوویدا تاوەکو ئەو 2011 یعنی نێزیکەی 20 قسوور ساڵ دەبێ ئێمە یعنی ئەو دادوەرانی کەوا دادەمەزران بەداخەوە یعنی زیاتر لە بەڕێگای حیزبەکانەوە دادەمەزران و یعنی بە تەسکەی وان دادەمەزران و ڕاستە خۆیان کەفاەتیان تێدا هەبوو خۆیان باش بوون بەڵام بەداخەوە ئەوەک نەبوو یعنی ڕێگایەکی تەندروست نەبوو بەڵام دوای دامەزراندنی پەیمانگای دادوەری ئەوە دەتوانین یعنی کوبلەی دڵخۆشکەریەک بوو بۆ داهاتووی کوردستان ئەلحەمدولیلا کەوا بە ڕێگایەکی تەندروست ئەو دادوەرانە دادەمەزرێن باش ئەی بۆچی ئەگەر بڵێن پەیمانگای دادوەری هەبێت بۆ پێگەاندنی دادوەران ئەی بۆچی لە 2010 بۆ نمونە پارتیویەتی خۆیان لە ڕێگەی حکوومەتەوە جێگیری و سەرۆکی حکوومەت و بڵێن جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت خۆیان ئەو دادوەرانە بۆ دادگای پێداچوونەوە دادنێن کاک حەچیم بەس هەندێک لەوەی بۆ بینەران ڕوون بێتن ئەوانەی کە دەردەچن لە پەیمانگای دادوەری دادوەرەکان خۆیان 4 سنفن سنفی کە دەردەچن بە تەخەڕوز دەکەن بە سنفی 4 دادەمەزرێن سنفی 4 دادەمەزرێنن کە هەتا دەگەنە سنفی 1 20 ساڵیان دەوێت کە دەگەنە سنفی 1 ئەوانەی کە لە سنفی 1کن ئەوان دەچن لە بۆ دادگای تەمیز ئەوان ئەو کە با بڵێن دادوەرانێکەوە لە 2010 دانراون هەمووی لە سنفی 1 بوون ئەوانەی کەەوە چەندین ساڵە کە دادوەر بووینە ئەوانە پێش ئەو پرۆسەی با بڵێن کردنەوەی پەیمانگای دادوەری بووە و یعنی بەو ئەوان تەسکێ کراون و کوبلێ هەڵبژێردراون بۆ ئەو شوێنە نەک بە ڕێگای تەندروست بۆیە ئێستا ئێمە داوا دەکەین کەەوە شێوازێکی ڕێک و پێکتر دابدرێتن بۆ ئەوەی کەس نەتوانێت تانە بەڕاستی دەسەڵاتی دادوەری خەمی هەموو دەبی هەموو تاکێک بێتن بۆەوەی پارێزراو بێتن لە هەموو دەستێ وەردانێک پارێزراو بێتن وە ئەو بڕیارانەی دەردەچێتن بۆەوەی خەڵک دڵنیا بێ کە بڕیارەکان دادپەروەرن و زۆر بە دڵێشکی فرەوان جێبەجێ بکرێت باشە سەبارەت بەوەی کە ئێستا بەپێی یاسا پلەی سەرۆکی دەسەڵاتی دادوەری وەزیرە بەپێی یاسا یاخود لە بنەڕەتدا دەبێت کە ئێوە داوەتان کردووە چۆن هاوشێوەی دەسەڵاتی سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان بێت بەڵێ ئەوە دیارە یعنی کوبلەی ئەو پلەیە زیاتر بۆ هەندێ بۆی تەدەخولات نەکرێتە یعنی پۆستێکی وا سیادیە پۆستێکی وایە کە پێویستە لە پارێزراو بێ لە هەموو شتێک ڕێزی لێگیراو بێ پێگەیەکی تەواوی هەبێ خۆی نەکەوێتە ژێرباری هیچ لەو دەسەڵات لەو سەرۆکایەتیانێکەوە هەیە لە هەرێمی کوردستان ئەویش وەکو دەسەڵاتێک هاوشانی ئەوانتر دابدرێتن بەپێی یاسا یعنی بەو شێوەیە پێناسە بکرێتە بەڵێ باز ئێستا پلەکەی وەزیرە بڵێنەوەی کە بەپێی یاساکە لە یاسای ئەنجومەنی دادوەری ساڵی 2007 نەخێر باز نەکراوە لە یاساکە باز نەکراتەوە بە پلەی وەزیرە یاخودنا بەڵام وەکو
سەرۆکی دەسەڵاتی دادوەریە. باشە بەس ئێستا و هەژمونەی کە حکوومەت دەسەڵاتی جێبەجێکردن پەیدای کردووە کە تەداخور لە کاروباری پەرلەمان دەکە ئەمە بۆ ئەنجومەنی دادوەری شەڕاستە و هەژمونەی کە ئێستا هەژمونە زۆرێک کە لەسەر حکوومەت بەسەر پەرلەمانیەوە هەیە. کاک حەچیم ئێمە ئەگەر ملاحەزە بکەیت لە خاڵ یەکەمی داواکاریەکە و پێشنیارەکەی کە پێشکەشمان کردووە جەختمان کردوتەوە لەسەر ئەوەی کەوا پێویستە هەرێمی کوردستان دەستوری خۆی هەبێتن. ئەو دەستورەش تێیدا زۆر بەڕوونی سنووری دەسەڵاتەکان دیاری بکاتن و اختصاسەکان زۆر بە جوانی دیاری بکە بۆەوەی هیچ دەسەڵاتێک نەتوانێت تەدەخول بکە لەسەر دەسەڵاتێکی تر. بەداخەوە لەبەر نەبوونی دەستور هەتا ئێستا ئێمە یعنی دەستوری عێراق لە 2005 دانرا کە عێراق خۆی لە 2003 کە سەر لە نوێ تەشکیل بۆ ڕژێمی پێش و ڕووخا خلالی 2 ساڵی دەستورێکیان دانا. بەڵام ئێمە بەداخەوە کە پێش ڕوخانی 2003 لە 1991ەوە خاوەنی پەرلەمانی خۆمانین، خاوەنی ئەنجومەنی وەزیرانی خۆمانین، تاوەکو ئێستا دەستورمان نییە کە ئەوەش بەڕاستی جێگای نیگەرانیە کە وا دەکا دەسەڵاتەکان هەمووی تێکەڵ بە یەکتری بن و شێوازێکی ناڕێک و ناتەندروست پێشان بدەن. ئەوجە خاڵی یەکەم زۆر گرنگە ئەو پەرلەمانێک کە ئێستا هەیە ئەو خولەی پێنجەم کە ئێستا هەیە ڕەشنووسی دەستور و باز بکاتن و بیداتە ڕاپرسیتن و ئیقرار بکرێتن و بۆ ئەوەی دەسەڵاتەکان زیاتر بە پێی سنووری خۆیان کاری خۆیان ئەنجام بدەن. باشە بەزەگەر ئیرادەیەک نەبێ بۆ ئەوەی کە دەسەڵاتەکان تەداخل یەکتر نەکەن بەدەستوریش ئەم کێشەیە چارەسەر دەبێت چونکە ئێستا بازە دەکەی حکوومەت هەژمونی هەیە بەسەر پەرلەمانەوە بەسەر دەسەڵاتی دادوەریەوە بەرەسوو چارەسەر دەکرێت گەر ئیرادەیەکی سیاسی نەبێت. ئێمە پێمان وایە یعنی ئەو 30 ساڵەی ڕابردوو تەجروبەیەکی زۆر باش بوو بۆ هەموو لایەکمان، یعنی ئەو خراپیەی کە هەیە با بڵێن لە تێکەڵبوونی هەموو دەسەڵاتەکان کەسێک بەتەنیا یاخود لایەنێک بەتەنیا یاخود دەسەڵاتێک بەتەنیا بەرپرس نییە، بەڵکو كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەر هەموو بەقەدەر پێی خۆی بەقەدەر پێگەی خۆی بەرپرسیارە لەو ناڕێکیە کە هەیە. ئێستا گەیشتونەتە ئەو قەناعەتەی هەموو لایەک بە هەموو دەسەڵاتەکانەوە گەیشتونەتە ئەو قەناعەتە کەوا کارێکی خراپ ئەنجام درراوە لەو ماوەی ڕابردوو، یان چەندین جار تەسریحاتمان جێ لێ دەبی کەوا با لاپەڕەیەکی نوێ هەڵدەینەوە با ئەوەی کە ڕۆی تازە ناگەڕێتەوە ئەوە هەمووی موژدەبەخشە، هەمووی ئەوەیە کەوا دانان بە هەڵا هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی بەرەو ڕاستی بڕۆین. شتێکی زۆر باشە و ئومێدی ئەوەمان هەیە کەوا بە تایبەتی یعنی ئەمە هەموو برای یەکین دژی کەس نین و ئەو دەسەڵە ئەو دامەزراوانەی کەوا هەمانە خەباتی ملەتی خۆمانە دەیپارێزین و یعنی پێویستە المەرء وەچی پێمە ساڵ سەلم دەفەرمێ المؤمن مرآة المؤمنین. ئێمە دەبی ئاوێنەی یەکتر بین و یەکتر ڕاستکەینەوە. ئێمە کە باسی ئەوە دەکەین غەڵەتەکان دەکەین و ناشرینەکان دەکەین مانایەوە نییە وێنەیەکی ڕەش پێشان بدەین لە تەجروبەی ڕابردوو، بەڵکو وێنەی باشیشمان هەیە، وێنەی جوانیشمان هەیە، لە شانی ئەوەی کەەوە ئاوەدانیمان هەیە. دادگاکان بە هەزارەها دۆسیە دەبینن، بە هەزارەها دۆسیە ساڵانە، ئەو دۆسیانە هەمووی دەبینن، هەمووی بەڕێک و پێچی بەڕێوە دەچی، بەڵام مانای ئەوەش نییە کەوا خراپەی ببینین و چاومان لێ بقنوقێنن. یعنی ئێمە هەدەف و ماندیبوون و شەو نخوونی ئەوەیە بۆ ئەوەی بتوانین بۆ نەوەی داهاتومان بەلایانی کەم شتێکی باش پێشکەش بکەین و دوعای خێرمان بۆ بکەن لە جیاتەوەی نعلەتمان لۆ بنێن ڕەحمەتمان لۆ بنێرن. باشە سەبارەت بە بودجە ئێستا بە پێی یاسا ئەنجومەنی دادوەری بودجەی تایبەت بەخۆی هەیە و لە پرۆژەکەی خۆشتان باستان لەو کردووە پۆلیسی دادوەری دابمەزرێ مەبەستانەوەی کە پۆلیس بێ و سەر بە ئەنجومەنی دادوەری بێت بۆی کە فەرمانی گرتنەکان وە خۆی جێبەجێ بکات چونکە ئێستا فەرمانی گرتنی زۆر هەیە جێبەجێ ناکرێت هەندێکیان. بەڵێ بەداخەوە تا ئێستا ئەنجومەنی دادوەری خاوەنی بودجەی خۆی نییە، بەڵکو لەو تەخسیساتانەیە لکەوە ئەنجومەنی وەزیران بۆی دیاری دەکاتن و بەڕێوبەری گشتی داراییشی نییە کە بەپێی یاسای خۆی 23 ساڵی 2007 باس لەوە دەکاتن کە لە مادەی 4 باز لەوەی دەکات کە دەبێ پێویستە خاوەنی میزانی خۆی بێتن، ئەنجومەنی دادوەری خۆی میزانیەکە دابنێ و پێشکەش بە پەرلەمان بکە، پەرلەمان مسادقەی لەسەر بکە. بەڵام هەتا ئێستا ئەو شێوەیە نییە کەوا ئەگەر خاوەنی
مالیەی خۆی و خاوەنی بودجەی خۆی نەبوو بەڕاستی ئەوەش لەوانەیە نەتوانیتن دادگاکان بە شێوەیەکی ڕێکوپێک سەردەمیانە بەرەو پێشی بباتن و پێش ینی چاوەڕێی ئەوە دەکەین کەەوە شتێک تەخسیسێک بۆ دابدرێ بۆ ئەوەی سەرف بکات لەسەر دادگاکان بۆیە کە تەمەشای دادگاکان دەکەین لە چاو دامەزراوەکانی تر دادگاکان زۆر دواکەوتون یعنی هەر لە سیستەمەکانی ساڵی هەفتایەکانن بەڵام بە پێچەوانەوە کە تەمەشا دەکەین دەوائیرەکانی دیکە فەرمانگەکانی دیکە زۆر پێشکەوتون زۆر ڕێک و پێکن کارەکانی خۆیان بە هەمووی بە ئەلکترۆنی بەڕێوە دەبن بەڵام دادگاکانمان بەداخەوە وانە و یەکەش لەو داواکاریانێک کە جەنابشت باسی دەکەی پۆلیسی دادوەریە ئەسڵەن پێویستە هەموو لێکۆڵینەوەکان لەلایەن دادوەر و لێکۆڵەری دادوەری ئەنجام بدرێتن پێویست ناکە پێویست بەس پۆلیس بەس ئەداتی جێبەجێکردن بی بەس بۆ ئەوەی بڕیارەکان جێبەجێ بکە ئەگەر سەر بە پۆلیسی دادوەریش بێ زۆر چاکترە و دەتواندرێ بڕیارەکان زیاتر بە بێلایەنی جێبەجێ بکرێتن و تێکەڵ بە دەسەڵاتی جێبەجێکردن نەکرێتن وە خاڵی گرنگ کە ئەوەی کە پێویستە لەو پرۆژەیەش کە پێشکەشمان کردووە ئەوەیە کە لێکۆڵینەوە لە دەست پۆلیس و دەستگا ئەمنیەکان بێتە دەرەوە لەبەرەوەی تەنها لە حاڵەتی زۆر پێویست و زەڕوور نەبیتن لەبەرەوەی بۆ ئەوەی نەبێتە مای تانە لێدان لە تحقیق لە لێکۆڵینەوە بلێن ئەوە بە شێوەیەکی یعنی بەردەوام ئەوانەی کە تۆمەتبارن لە سەرەتا دان بە تاوانەکان دەنێن لەبەرەوەی بە تایبەتی کە محامیان با بڵێن نەبینیوە یانش کە دێن نێزیکە لە ڕووداوەکە دەڵێن ئێمە ئەو ئیشەمان کردووە بەڵام دوای ماوەیەک کە لە گشتوخانە دەبن لە ڕاگرتن دەبن کە دێنە دادگا دەڵێن هەموو تاوان ینی تۆمەتبارێک ئیدعای ئەوە دەکاکەوە ئەو دانپێدانانە بە زۆر لێ وەرگیراوە یان بە تەهدید یان بە لێدان یان بە هەر شێوازێک لە شێوازەکان بە ئارەزوی خۆی ئەو دانپێدانانی نەگرتەوە بۆ ئەوەی ڕێگربی لەو جۆرانە بۆ ئەوەی نەزاهەت بۆ ئەوەی یەکلای حیادی بۆ ئەوەی مافی مرۆڤ هەموو ئەو مانە بەرزانە دەستەبەر بکرێتن پێویستە لێکۆڵەری دادوەری و دادوەری لێکۆڵینەوە خۆی لە سەرەتاوە پەراوی داواکە لێکۆڵینەوەی لە ناو بکاتن و دووربی لە دەستگا ئەمنیەکە باش ئەوەی کەیەوە تێبینتان کردو لە تاسەری کوردستان کە لێکۆڵینەوە ئێستاش بڵێن لای دەستگای ئەمنی پۆلیس و دەستگاکانی ترە پێشێلکاری زۆر کراوە یاخوتە لە بەیانامەکە باز دەکەن ئەو لێکۆڵینەوە هی ساڵی هەفتاکانە کە ئێستا پەیڕەو دەکرێت بەڵێ دیارە سەرەتا ینی کێشەکەەوەی ڕۆتینێکی زۆر هەیە لە ناو لێکۆڵینەوە سەرەتا کە تۆمەتبار دەستگیر دەکرێتن لای دەستگا ئەمنیەکان ئەو بە پۆلیس بی یاخود ئاسایش بێتن لەوێ وتەی وەردەگیرێ یعنی سەرەتا وتەکەی لێ وەردەگیرێ پاشان دەهێنرێتە لای لێکۆڵەر پاشان ئەویش بەرزی دەکاتەوە بۆ لای دادوەر بەو قۆناغا لە کۆنەوە هەر بەو شێوای هاتووە و ئێستاش هەر بەو شێوەیە بۆیە هەندێک جار کە تانە لێ دەدرێتەوە لەلایەن ئەو دەستگایانەوە کەوا ئازار درابن یاخود تهدید کرابن یاخود هەڕەشیان لێکرابی بۆ ئەوەی ئەوە بپارێزرێن و پێویستیشە یعنی لەبەرەوەی هەندێک جار تێدەپەڕی حاڵەتەکە لەبەر قەڵەباڵغی لەبەر نەبوونی مەسەلەن دادوەر زۆری کێشەکان پارێزەری بۆ داناندرێتن ئەو کەسێک کە تۆمەتبارە سەرەتای لێکۆڵینەوە کە ئەوەش مخالفەی دەستورە و مخالفەی یاسایە و هەروەها یعنی سندیکای پارێزەرانی کوردستان چەندین جار تەکیدی لەوەی کردوتەوە کەوا پێویستە تۆمەتبار لە سەرەتای دەستگیرکردنی پارێزەری بۆ دابنرێ ئەگە پارێزەری نەبیتن و ئەنجومەنی دادوەریش گشتاندنی کردو بە هەمان شێوە بەڵام عملیی جێبەجێکردنی لەبەرەوەی ژمارەی دادوەرەکان کەمە کێشەکان زۆرە و ئەو کاتێکەوە ئیفادات وەردەگیرێتن وتەکان وەردەگیرێ پارێزەر وجودی نابێتن وا دەکات جۆرە ئیهمالیەکی تێدا دەبێت کە ئەوەش دوجار دەبێتە مای ئەوەی کەواتانە لەو ڕێکارانە وەربژیرێت کە ئەوەش حقیقی قانونی خۆ یعنی لایەنی ئەوەیە کە تانەی لێ دەدا پێویستە دادگاکان زیاتر پابندی بە مافەکانی تۆمەتبار و زەمانەتی تۆمەتبار لە کاتی وەرگرتنی وتەکانیە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتر دەکرێم بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ، هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگاکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک حاکم گۆران، بینی سەر مەسەلەی قاچاقی خاڵە سنووریەکان کە لە نەخشە ڕێگاکەشتان ئاماژتان پێکردو باس لە گرنگدانی زیاتر بە دادگاکانی گومرگ دەکرێت. ئێستا ئێمە خۆمان دادگامان هەیە تایبەت بێ بە دادگاکانی گومرگ و ئەگەر هەیە بۆچی ئەم قاچاقیە هەیە یاخود چارەسەر چییە بۆی کە ئەم قاچاقی کەم بکرێتەوە؟ یارە بوونی دیاردەی قاچاقی لە زاری ئەو بەڕێزانەی کەوا ئەندام پەرلەمانن کەوا بە دوواداچوونیان کردووە کەوا دڵنیایی دەدەن کەوا قاچاقی لە هەموو خاڵە سنووریەکان هەیە بەبێ ئیستیسنا کەوەش بەڕاستی بەهدەردانی سامانی گشتیە. پێویستە بەڕێزان لە داواکاری گشتی بە دوواداچوونی لۆ بکەن و دادگاکانیش زیاتر فعال بن. یەک لەو داواکاریانەی کەوا داوامان کردووە لەبەرەوەی دادگای گومرجیمان هەیە ئێمە، بەڵام لە سنتەری شارەکانە
دادگای گومرجی لە ئەطراف نییە خاڵە سنووریەکان ئەو شوێنەیەکەوە شوێنی با بڵێن کەلوپەلی بە قاچاق لێ دێتە ژۆرێ بۆ ئەوەی زیاتر فعال بێ بۆ ئەوەی زیاتر کاریگەرتر بێتن دادگای لێکۆڵینەوە دابدرێت دادگای لێکۆڵینەوەی تایبەت کە داوا کراوە لەو خاڵە سنووریانە و ئەندامانی داواکاری گشتی زۆر فعال بن لەوێندەر ئەوە داواکاریەکەی ئێمە طبیعی ئەوەش بە پاڵپشتی دەکرێتن بە پاڵپشتی ئیرادەی با بڵێن ئەنجومەنی دادوەری و هەموو سەرۆکایەتەکان دەکرێتن بۆ ئەوەی ڕێگری نەدەن بۆ ئەوەی ئەگەر واش نییە ئەگەر بابەتەکە وانە بۆی خەڵک دڵنیابی وایە ئەگەر واشەیە بۆەوەی ڕێگە چارەسەرێک بگرینە بەر ئەو دادگایانە لەوێندەر بەهێز بکرێتن و پاڵپشتی بکرێتن بۆەوەی بتوانن کارەکانی خۆیان ئەنجام بدەن پێمان وە بۆ ئەو خاڵە زۆر گرنگە کە پشتیوانی لێ بکرێتن و لە پرۆژەی داهاتوودا هەبیت باشە بەس وەکو ئەوەی کە ئێوە کەم و کوڕی زۆرتان لە دەسەڵاتی دادوەری خستۆتە ڕوو بۆچی خۆی دەسەڵاتی دادوەری پرۆژەی پێشکەش کردووە بە پەرلەمان یاخود ئێستا ڕێگەکانی هەموارکردنەوەی ئەو یاسایە کەم و کوریانە چارەسەر بکرێت خۆشتان لە ڕووی قانونیەوە ئەو مافەتان هەیە بڵێن پرۆژە پێشکەش پەرلەمان کەن بۆی کە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە؟ بەڵێ دیارە ئەو بابەتەی کە ئێمە وروژاندومان ئیسارەمان کردووە بۆ ئەوەیە ئەو لایەنانە زیاتر ڕێی عامەکی لەسەر هەیە و زیاتر فشارێک دروست بیتن و بێنە ژێرباری ئەو بابلێن چاکسازیە و زیاتر خێراتر بکرێتن ئەو بابەتانی کە باس کراون لەوانەیە هەر کەسێک لە خێزانی دادوەری بیتن و هەر کەسێک لەوە ئەوانەی کەەوە مهتەم بن بە قەزا لەوانەیە دەرچی پێ بە بەڵام کۆکردنەوەی ئەو خاڵانە ماندیبوونی دەوێت ئیشکردنی لەسەری شەونخونی دەوێتن بەبێ هیچ مقابلێک ئەو خاڵانە هەمووی وەکو عەرەب دەلێ عەلا طەبەق من ذەهەب لەسەر قاپێکی زێر پێشکەشی ئەو لایەنانەمان کردووە فەرمونون ئەوە خاڵە با بڵێن گرنگترین خاڵە پێویستیەکانە کە چارەسەر بکرێتن ئەوە مانای ئەوە نییە هەموو خاڵەکانە بەڵکو پسپۆڕەکان دابنیشن و زیاتر لێکۆڵینەوەی لێ بکەن احتیمالی خاڵی باشتری شەبیتن بخەنە پێش ئەو وەکو هەنگاوێکە یعنی مەسافەت و میل تەبدا بخطوە خطوەی یەکەمە هەنگاوی یەکەمە ئێمە وەکو خەمخۆر پێشکەشمان کردووە ئەو پرۆژێ داوامان کردووە کەوا بێن بەدەهانامانەوە و تەوەقعیشمان هەیە کەوا ئومێد هەیە ئەو لایەنانە بەڕاستی لەبەرەوەی کوبلەی زەرورەتە بەرەو چاکسازیەکی ڕاستەقینە بڕۆین و بە تایبەتی لە دەسەڵاتی دادوەری پێمان وایە پەیوەندیشمان پێوە کراوە کەوا بتوانین لەگەڵیان دابنیشین و چکە پێشتر لە کۆنفراسی پێشتریش زۆر جار کراوە یعنی ئێستا هەرماوەیەک پێش ئێستا زۆر دوور نەڕۆین ڕێکخراوی لێکۆڵەر کەوا سێزدەی چوار بوو لە مانجی چوار کۆنفرانسێکی کرد لەسەر بارودۆخی قەزا لە هەرێمی کوردستان زۆر بە وردی بە ئەوەکە لە پێشمە زۆر بە وردی باسی بارودۆخی قەزای کردووە لە هەرێمی کوردستان و ڕێگاکانی چارەسەرکردنی دەستنیشان کردووە بەڵام ئەوە لەبەرەوەی لە کۆنفرانسە داخراوەکان بوو ڕێیەکی عامی لێ دروست نەکردووە لەوانەیە پشتگوێ بخرێ ئەگەر نادراوەتە لە هەموو لایەنەکان زۆر بە تەفسیلی وەکو بەیانێک وەکو ئیستبیان یعنی وەکو ئەوە کراوە ڕای ئەو کەسانە وەرگیراوە کە مهتەم من بە قەزا نێزیکەی 2000 کەس لە دادوەر و ئەندامانی داواکاری گشتی و پارێزەر و لێکۆڵەر ئەوە هەموو ئەوانێکەوە مهتەم من بە قەزا ڕایان وەرگیراوە لەسەر بارودۆخی قەزا هەمووی تێدا بە بەیان کراوە و زۆر بە جوانی زۆر بە ڕێک و پێچی خراوەتە بەردەست ئەو کەسانێکەوە بڕیار بەدەستن ئەمە ئومێدەوارین هیوادارین و ئەو ماندووبوونەی دەکەین بۆ ئەوەی بتوانین شتێکی باش پێشکەش بەگەلەکە باشە کەواتە بڵێن ئێستا ئەوەی کە دوو ڕێگە هەیە بۆ هەموارەکە ئەوەی کە خۆی ئەنجومەنی بڵێن دادوەری پێشنیازە بڵێن پرۆژە یاسایەک پێشکەش کە یاخود لە پەرلەمان پێشنیازە یاسایەک پێشکەش بکرێت بۆ هەموارکردنەوەی یاساکە ئەم دوو بڵین لایەنە دەبێت خەمی لێ بخۆن باڵێ خۆی ئەنجومەنی لەبەرەوەی تایبەتە بەدەسەڵاتی دادوەری چاکسازیەکە تایبەتە ئەوەی کە پێشکەشمان کردووە تایبەتە بەدەسەڵاتی دادوەری بەهێزکردنی دەسەڵاتی دادوەری و یەکەکیش لەو خاڵانێکەوە باسمان لێوە کردووە هیچ یاسایەک لە پەرلەمان دەرنەچێتن
کە وەکو هەیکەلی دەسەڵاتی دادوەری دەستکاری بکە یانش با بڵێن بڕیاری لەسەر بدا تەنها ئیلا بەڕاوێژکردن نەبێت لەگەر ئەنجومەنی دەسەڵاتی دادوەری ئەنجومەنی دادوەری لەبەرەوەی ئەوان جیهەتی معنینە ئەوانش دەسەڵاتێکن وەکو دەسەڵاتەکانی تر زیاتر لە کاروباری خۆیان شارەزاترن پێویستە هەماهەنگی هەبی لە کاتی پرۆژە پێشکەشکردن و بڕیاردان لەسەری بەڵێ پێویستە دەسەڵاتی دادوەری پرۆژەی ئامادە بکاتن و پێشکەش بە پەرلەمان بکاتن و پاشانەکە ئیزراعاتەکانی تر وەربگریت چاوەکو بکرێتە پرۆژە یاسایەکون دەنجی لەسەر باشە کاک حاکم قسە زۆر لەسەرەوە دەکرێت سەبارەت بە جگەر لە بڵین دەسەڵاتی دادوەری کە گلەی و ناڕزایەتی زۆر هەیە لەسەر داواکاری گشتیش بڵین ناڕزایەتیە بۆچی ئێستا داواکاری گشتی سەر بە وەزارەتی دادە کە وەزارەتی داد خۆی بەشێکە لە حکوومەت ئەمە کەم و کوڕیە لە دەستوری ئەمە پێچوانی دەستوری عێراقیش نییە ئێوە خۆتان پێشنیازتان بۆ داواکاری گشتی بۆ کاراکردنی چی بووە لە نەخشە ڕێگایە بەڵێ دیارە ئەو با بڵێن جیهازی ئیدعاعام جیهازی داواکاری گشتی و تاوەکو ئێستا سەر بە وەزارەتی دادە وەزارەتی دادیش بەشێکە لە ئەنجومەنی وەزیران ئەوەش خۆی لە خۆیدا پێچەوانەی دەستوری عێراقە کە لە مادەی 89 باز لەوە دەکات جیهازی دیعام بەشێکە لە دەسەڵاتی دادوەری کە پێویستە ئەویش بێتەوە ناو دەسەڵاتی دادوەری بەشێک بێت لە دەسەڵاتی دادوەری وەکو دەستوری عێراق بەڵام لەوەش باشتر و لەوەش چاکتر ئەوەیە دەسەڵاتی دادوەری وەکو عفو دەسەڵاتی داواکاری گشتی وەکو دەسەڵاتێکی سربەخۆ بیتن دەسەڵاتێکی ڕقابی بێتن پرۆژە یاسایەکی توکمەی لۆدا بندرێ لەبەرەوەی ئەو یاسای کە کاری پێ دەکەن یاسای ساڵی 1970 ژمارە 159 ئەو یاسایە هەر لە خۆی بەغدا نماوە ئەو یاسایە کەواتە ئیلغا کراوە لە ئەسڵا بەڵام لێرە هەر کاری پێ دەکرێت خۆی یاساکە لە بەغدا دەرچوە بەڵام لێرە کاری پێ دەکرێت پێویستە یاسایەکی نوێی بۆ دەربچێتن هەیکەلێکی وای بۆ دابنرێ هەیکەلێکی ڕقابی چاودێری باش دەسەڵاتێکی دارایی سربەخۆی هەبیتن و سەر بە ئەگەر بکرێتن سەر مباشرش دەکرێت سەر بە وەکو ئەنجومەی دادوەری یاخود سەر بە پەرلەمان بێتن بۆەوەی بە هەردووچیانەوە چاودێر بن لەسەر هەموو کاروبارەکانی لە بەرەوەی مافی گشتیشی تێدایە وەکو لایەنی دەسەڵاتی دادوەری و سەر بە حکوومەتیش باشە بەزەوەی کەم دۆخی کە دەسەڵاتی دادوەری بڵێن گرنگ ئەوەیە کە داوا کراوە ینی چاوپێخشاندن بکرێتن بە یاسای داواکاری گشتی باشە سەبارەت بەو دۆخی کێسە دروست بووە بێمتمانەیەکی زۆر هەیە بە دەسەڵاتی دادوەری و دادگاکان ڕێکخراوی لێ کۆڵەرکەوەی کە بەڕێز باس کردووە لە بڵین راپۆرتێکیان کردبوو کە ئەوانەی کە متمانە بوون راپرسیەک سەبارەت بەوەی کە تا چەند متمانە بە سەروەری یاسا و دەسەڵاتی دادوەری و دادگاکانی بازەوەکە کە لە 1970 زیاتری خەڵک متمانەی نەماوە لە کاتێکا سنتەری پەرەپێدانی دموکراسی و مافی مرۆڤ لە 2008 باسی لەوە کردووە کە لە 1970 ئەو کاتەی هاوڵاتیان متمانیان بە دەسەڵاتی دادوەری و بڵین دادگاکان هەبوو ئەم زیادبوونی ئەم بێمتمانەیە مەترسیدار نییە لە کوردستان؟ بەڵێ ببوورە بەس لۆ چاکردنەوەی معلومەی جەنابەت ئەو کەسانەی کە متمانەیان بە دەسەڵاتی دادوەری نییە لە هەرێمی کوردستان بە ڕێژەیی 127.4 باش ئەو کەسانەی کە با بڵێن متمانەیان کەمە متمانیان هەیە بەڵام متمانەیان کەمە 130 باشە ئەو کەسانەی کە متمانەیان مامناوەندە 136 ئیتر ڕێژەکانی دیکەش بەو شێوەیە کەواتە ناکرێ ئێمە وێنەیەکی تاریک نیشانی خەڵکەکە بدەین بڵێن دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی وێرانە نەخێر دەسەڵاتی دادوەری نەخۆشە پێویستی بە چارەسەرکردن هەیە دەسەڵاتێکی باشە دادوەری زۆر باش هەیە ئەوانەی کە با بڵێن شێوازی هەڵبژاردننی ئەوانەی کە لە جومگەکانن ئەوانەی کە کاریان بەدەستەوەی ئەوانەی کە بڕیار زیاتر بڕیار ئیداریان بەدەستەوەی ئەوانە کە لە تەمیزن ئەوانە بە شێوازێکی وا دانراون کە جێی گومان بێتن ئەوە چارەسەر بکرێتن و ئەو خاڵانەی ترشکەوە باسمان کردووە معالەجە بکرێتن بێگومان
بێگومان ئەو دەسەڵاتە لەسەر پێی خۆی ڕادەوەستیکن و دەبێتە جێ شانازی ناوخۆ دەرێش. باشە هەی سەبارەت بە سەروەری یاسا ڕێژەکە وەکو معلومەیە ینی لە خۆمەوە قسەمان نەکردو ئەوەی کە باسم کرد هەمووی وا لەو راپۆرتەدا هەیەکەوە لە بەردەستمەوە. ئەمە بۆ سەروەری یاساشە بڵێن باوەڕبوون بە سەروەری یاسا و ئەوانە ئەو هەمان ڕێژەیە تقریبا ئەمە ئەو ڕێژانە هەمووی ئەوەی کە باسم کرد نێزیک یەکن لەبەرەوەی سەروەری یاسا و متمانە بە دادگاکان سەروەری یاساش هەر لە دادگاکان جێبەجێ دەکرێتن ڕێژەکان نێزیک یەکن ڕێژەکان نێزیک یەکن کەوا باس لەوە دەکاتن گرنگ ئەوەیە کە باسم کرد لە زۆربەی زۆری ئەوەی کە ئێستا من لە دادگاکانم زۆربەی زۆری ئەو بابەتانەی کەوا دێنە دادگاکان 90% داواکان و کێشەکان کێشەی ئاسایی کێشەی سیاسی نین کێشەی ڕۆتینی ڕۆژانەنە ئەوانە بێگومان هیچ دەستێوەردانێکی تێدانێ و بە عەدالەت بڕواتن و کێشەنیە بەڵام ڕێژەیەکی کەم هەیە لەوانەیە هەوڵ بدرێت دەستێوەردان بکرێتن و تەسیرات دەکرێت و شت دەکرێت ئەو ڕێژەکەمە وای کردووەکەوە متمانە لاواز بێ یان نەبێ یان کەم بێ بەو شێوەیەکەوە باسمان زۆر باش ئێمە و زانیارەمان لە سنتەری پەرەپێدانی دموکراسی و مافی مرۆڤ لێدوانێکی سەرۆکی سنتەرەکە وەرگرتبوو کە باسی کرد بۆ ڕێژەی لە 1984ەکە و هەفتایەکە بەرحاڵ سەبارەت بۆی کەوتە دەسەڵاتی دادوەری نەخۆشە بەس بە بۆچوونی تۆ نەخۆشیەکەی قورس نییە دەتوانرێت بەزووی چارەسەر بکرێت بەڵێ ببوورە جێم لێ نەبوو وتە دەسەڵاتی دادوەری نەخۆشە نەخۆشیەکەی قورس نییە پێ دوای دەتوانرێت چارەسەر بکرێت نەگەیشتە ئاستی سەرەتان لەم بارودۆخە نەخۆشیەکەی نەخێر نەگەیشتۆتە ئاستی سەرەتان یعنی ئەمەلمان پێ هەیە و ئەمەلیشمان پێ زۆرە یعنی ئەو شوێنە حساسانەیەکەوە بە ڕێگای ناتەن دروست دێن دەڕۆن ئەگەر ئەوە چارەسەر بکرێ باوەڕ بکە دادوەرەکانی ئێمە وەکو کەسایەتی خۆیان زۆر نەزیهن زۆر ڕێک و پێکن زۆر لەوانە باشترنکەوە لە دەرێ هەرێم هەیە نالم دەوڵەتەکان کە مەبەستم لە عێراقە لە دەرێ هەرێم هەیە زۆر نەزیهن یعنی ئەوەی کە لەو لای باز دەکرێتن وەکو شخصی ئاستی شخصی دادوەر لە ئاستی شخصی لە دەرەوەی هەرێم بەڕاستی مەسائلی ڕەشوە و مەسائلی بەرتیل و ئەو شتانە یعنی دەنجی داوەتەوە باشە بەس سەبارەت بۆی کار بڵێن دادوەر هەبوو میوانی ئێمە بوو توێتی ئێستا باردۆخی دادوەری هیچ کاتێک وەکو ئێستا خراپ نەبووە لە خراپترین حاڵیدا بووە لە 20 بڵێن لە سەرەتای دامەزراندنیەوە تۆ بۆ چونت پێچەوانەیە لە ئێستا تا بەرە و بڵێن لە 2020 کە خراپترینە بڵێن ئەکاک حاچم ببوورە ببوورە ئەوەی کە جێم لێ بوو خۆشم لەو بەرنامەیە کە جێم لایە باسی تەعینکردنی مەناسبی عولیای کرد پلەی باڵا کە لە دەسەڵاتی دادوەری وتی خراپترین ئەوەیە مەرحەلەیە کە پێدا ڕۆیشتینە بالفعل لەبەرەوەی زۆر زەق بوو دانانی ئەو دەنەفەرە زۆر بە شێوازێکی زەق بوو بۆیە بە خراپترین مەرحەلە دانرا بەڵام ئەو دەنەفەرە تعبیر لەو هەموو خەڵکە ناکات دانانی ئەو هەموو خەڵکەی بەڵام پێشتر حاکم ڕزگار میوانی ئێمە بووە لە چاپێکن لەگەڵ دەنگی ئەمریکاش هەر باسی لەوە کردو حاکم ڕزگار محەممەد ئەمین باسی لەوە کرد لە خراپترین دۆخیدایە کە لە سەدەمی باسیش بەم شێوێ نەبووە هەر وەک باسمان کرد یعنی دانانی ئەو دادوەرە بە ڕێزانەی بەداخەوە یعنی خۆیان کەسی باشن بەڵام شێوازی دانانەکانیان شێوازێکی ناتەندروستە ئەوە وای کردووە کەوا وێنەیەکی ڕەش بدرێتە هەموو دادوەرەکان بەداخەوە یعنی ئەوە بەڵام چارەسەری زۆر ئاساندا هەڵبژاردن دابدرێتن و بەڕێک و پێشی ئەوانەی بابرێن مەجموعە معیارێک دابدرێ ئەوانەی کە دەچنە ئەو شوێنانە ئەو کێشانە چارەسەر دەکرێتن و ڕێچکەی خۆی دەکرێت. سوپاس دەکەم زۆر بە کورتی سەبارەت بە مەسەلەی موچەی و پێشتر هۆشداریتاندا بۆ کو دادوەران ژمارێک دادوەرەگەر تا کۆتای مانگی 5 چاک نەکرێت هەڵوێستان دەبێت وەکو ژمارێک دادوەر چی دەکەن بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە. بە کورتی من دەست لە کار دەچێشمەوە ئەگەر ئەو مانگەی موچە لێبڕین وەکو خۆی بێ دەست لە کار دەچێشمەوە بەڵام ئەگەر ڕێژەکەی کەمتر بکرێتن کە ئومێد دەکەم احتیمالی هەیە 1-2 مانجکە هەر نەمینێ ئەوە تا مانجی 7 سەبر دەگرم و وەکو مۆڵەتدانە وەکو نیازپاچیە کە دیارە بە تەمای چارەسەرکردنینە بەڵام ئەگەر ڕێژەکە بە هەمان شێوە بوو لێرەوە باز دەکەم من دەست لە کار دەچێشمەوە ئامادەنیم لەبەرەوەی بڕینی موچە هێڵی سوورە قوتی خەڵکە ناکرێتن تەجاوز بکرێتن ناکرێتن فەرمانبەری ڕاستەقینە
کەسی ڕۆژدەوامی خۆی دەکاتن بەو شێوازە مامەڵی لەگەر بکرێتن موچەی بندیوار دەبڕێ ئەو کەس ئەو خاڵە سنووریەکان چارەسەر دەکرێتن ئەوانە پێویستە چارەسەر بکرێتن و داها زیاد بکرێتن و ئەو برادرانێکەوە لەگەڵمانن ئیتر ئەوە وەچی دەرێ لە کولی حادثین حەدیث تا ئەو کاتەی ئەوەیان بەڵام ئەم لەسەر ئاستی خۆم قسەی دەکەم و مەسئولیشم لەسەرەوەی وەفام بەو بەڵێنەشەیەکەوە بەڵێنم داوە دەست لە کار دەچێشمەوە ئەگەر موچە وەکو خۆی لێبڕینی لێبێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز حاکم گۆران عەبدولخالق بەرزنجی دادوەر لە دادگای بەرایی سۆران. سوپاس دەکەم سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.